کۆساری قاز پەیکەوە دەنگی چۆلەکەی نازە 25 ساڵ بەسەر شەهیدبوونی کۆساری شاعیری دیاری کوردستان و ڕابوونی ئیسلامی تێپەڕ دەبێت تا ئێستا شیعرەکانی بە زیندوی ماونەتەوە و لەگەڵ ڕوودا و وێزگا مێژوویەکانی گەلی کووردا وێک دێنەوە. کۆساری ناوی خدر محەممەد ڕەشیدە و ساڵی 1960 لە ڕانی هاتۆتە دنیاوە. لە ساڵی 1970 و لەگەڵ دەستپێکی شۆڕشی ڕابوونی ئیسلامی دژ بە زوڵم و ستەمەکانی بەعەز دەچێتە ڕیزەکانی بجووتنەوەی ئیسلامی ئەو کاتەوە. لە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 کۆساری ڕۆڵێکی دیار و بەرچاوی لە هاندان و بەرزکردنەوەی ورەی هاوڵاتیان هەبووە و لە بەڵندگۆی مزگەوتی گەورەی شاری ڕانیەوە شعری حەماسی خوێندوتەوە و جۆش و خرۆشی بەڕاپەڕین و جەماوەری ڕاپەڕی و داوە. کۆساری یەکێکە لەو شاعیرانەی کە خاوەنی تایبەتمەندێتی جیاوازە و لە شاعیر و ڕێڕە و ڕێبازە شعرەکانی دیکەی جیا دەکاتەوە و ڕێبازێکی تایبەت بەخۆی پێبەخشیوە. خۆشم دەوەی خۆشەویستیت جێچەڵێکە و لە دنیادا یەخەم دەگرێت. کۆساری تاکە شاعیری سەردەمی نوێی گەلی کووردا کە سەرجەم شعرەکانی خۆی لەبەر بووە و هەرگیز و لە هیچ کۆڕ و مەراسیمێکدا وەرەقە و دەفتەری شعری بەدەستەوە نەگرتووە. خدر کۆساری بە هەموو هەست و وجودی گزارشتی لە شعرەکانی کردووە و لە پاڵ دەنگەڕەسەن و ناوازەکەیدا بەدەست و مەچەک و جوڵەکانی سەرنجی تاک بە تاکی ئامادەبوانی کۆڕە شعرەکانی ڕاکێشاوە. سەرەڕای ئەوەی زۆرێک لە ئەدیبان و لێکۆڵەران و تەنانەت ئەو شاعیرانەی کە ئایدۆلۆژیا و تێزی شعرەکانیان لەگەڵ خدر کۆساری جیاوازە شاهدی کە میوێنەی شاعیرێکی وەک کۆساری لە چنینەوەی خەمەکانی نیشتیمان و حەقیقەتەکانی ئیمان دەدەن، بەڵام گرنگێکی ئەوتوی لەلایەن حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری پێنەدراوە. سەرنجام لە دوانیوەڕۆی ڕۆژی 27/12/1993 لە گوندی زەنگڵانی دەڤەری پشدەرە ڕقەی سەربەناحی سەنگەسەر بەدیلی کەوتە بەردەست هێزەکان یەکێتی و دەست بەجێ شەهید کرا. بوو بە یەکێکی تر لە قوربانیانی شەڕی ناوخۆ و دواتر لە گۆڕستانی کێوەڕەشی ڕانیا بە خاک سپێردرا. ئێستاکە خەنجەری بریقەداری زۆر کوردی بەتوانە هەڵکێشانی بەدەستی گڵاوی دوشمنە. ئێستاکە زۆر پێشمەرگە هەن لەبەر تاریکی شەوە سەنگ چەشی دەستیان قۆناغی بەرەو دوشمنە.